لا ئەکسەرە چم بۆ بەخا کاروان یاروەی سەندامی پەرلەمانی عێراقم لەگەڵایە لەبارەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق و یاسایی با بڵێن گەڕانەوەی مڵک و ماڵ و زەوی و زار ئەوی بۆ کورد گرنگە و یەک دوو یاسای دیکەشکە لە دانیشتەکە ئەمڕۆیە قەرار بچیان لەبارەوە دێ گفتوگۆکەم کاک کاروان سڵاوت لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم. ئەمە دووەم جارە یاسایی با بڵێن گەڕانەوەی مڵک و ماڵ دێتە پەرلەمانی کوردستان قەرارە دەنگی لەسەر بدرێ وا بزانم دووەم جارە گەروانیە بۆم ڕاستکەرەوە بەڵام دەنگی لەسەر نادرێ بەو شێوەیە ناڕوا کە کورد ئەیەوێت چییە مەسەلە؟ وڵای من حەزەکەم بە کورت و پوختی جواوت بەمەوە ئەو نەزعە شۆڤینەی کە کاتی خۆی ئەم قەرارانەی پێ دەرکراوە ساڵی با بڵێن 75 تا 79 هەمان نەزعی شۆڤینی بە ڤێرژنێکی تر بە جۆرێکی تر ماوە دژی ئەوەن کە ئەم قەراراتانە هەڵوەشێتەوە لەبەرەوە ئێمە تقریبا 21 ساڵە حزبی بەعەس لە عێراق ڕووخاوە و بە پێی دەستور بە پێی یاسا لە عێراق حزبێکی قەدەغە کراوە و ئینتیما بۆ حزبی بەعەس لە عێراق ئێستا تاوانە ئەی بەسایل و عەدالەتمانەیە قانون سیاسی بەعەسمانەیە بەڵام بەداخەوە کەچی لە دووفاقێکی تر ئەوەیە دوای 21 ساڵ دوای هەموو ئەم گۆڕانکاریانە کە بەعەس قەدەغە کراوە بە قانون بە دەستور و هەر کەسێک بسەلمێنرێ کە بەعسی بووە بێبەشەکرێ لە هەر پۆستێک لە عێراق یاخود لە هەم پۆستی تەنفیزی وەم تەشریعی پەرلەمان کەچی لە پەرلەمانی عێراق هێزە عەرەبیەکان بە شیعە و سوننەیانەوە دژی ئەوەن کە قەراراتی مەجلیسی قیادەی سەورە هەڵوەشێتەوە و بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە و نەک ئەوەی ئەم یاسایەت بەتەنها پەیوەندی بە کوردەوە نییە وەڵکو پەیوەندی بە تورکمانیشەوە هەیە بە پێی ئەم قەراراتانەی مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوە هەندێک جگە لە زەویزاری جوتیارانی کورد بەشێک لە زەویزاری گوندە تورکماننشینەکانی دەوروبەری کەرکووکیش با بڵێن کاتی خۆی دراوەتە عەرەبی تەعریب بەڵام بەداخەوە سەرەتا سوننەکان دژی بوون باعتیباری ئەوەی کە لە عەمەلەی تەعریب تەرحیل با بڵێن تەغیری دیموگرافی کاتی خۆی بەعەز بەکاری هێناوە عەرەبی سوننە بووە عەشایری عەرەبی سوننە بووە هێناوێتی لەو مەنتەقانە لەمە دەوروبەری خانەقین کەرکووک مووسڵ لەو ناوە جێگیری کردوون و بە حازری بردوویەتی لەسەر زەویزاری و ماڵ و مڵکی کورد دایناون لەوێ بەڵام بەداخەوە لەگەڵەوە بەشێکی زۆر لە هێزە شیعەکان ئەم ڕۆژەوان دژی ئەوە بوون کە دەنگدان لەسەر پەسەندکردنی ئەم کاک کاروان ڕاستیەکەی ئەگەر هەڵوێستی سوننەکان عەرەبی سوننە لەبارەی پەسەندکردنی ئەم یاسای و پەسەند نەکردنی وەکو خۆت باست کرد تا حەدێک تێگەیشتراو بێ بۆ ئێمە و ڕاستیەکەی پێش بینی کراویش بێ شیعەکان بۆ وڵی بەداخەوە یەکەم شیعەکان ئەیانەوێ ئەمە وەکو سەودای سیاسی بەکاربهێنن و کورد ناچار بکەن لە بەرامبەر ڕازی بێ بە تێپەڕاندنی هەندێک مەشروعی قانون و مەشروعی هەمواری قانون لەوانە یاسای باری کەسێتی و هەندێک یاسای تر کە ئەیهێنن سبەی نێخەندنەوە یەکەم بۆ یاسای خانەنشینی هێزەکانی حەشدی شەعبیەکەن ئەمە ئەوە کارێکێتی بۆ با بڵێن مساومەی سیاسی و عەمەلەی سیاسی بەکارهێنن و هۆکارەکەی تریشی بەڕاستی نەزعە شۆڤێنی قەومیەکەیە کە لای بەشێک لە سیاسیەکانی شیعە و سوننا وەکو خۆیە نەزعەی قەومیە کە بەداخەوە بەو شێوەیە بیرەکەنەوە لە کاتێکە ئەمڕۆ لە کۆبوونەوەی بەڕێز هادی عامری سەرۆکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆنی جەبهەی تورکمانی ئەرشەر ساڵحی پێی وتون بۆی خوێندنەتەوە نەسی یەکێک لە قەرارەکانی بۆ خوێندنەتەوە کە کاتی خۆی مەجلیسی قیادەی سەورە دەری کردووە نەسی قەرارەکاڵێ کە بڕیارماندا بە دەست بە سەراگردنی زەوی کشتتوکاڵی ژمارە ئەونا لە قاتعی ئەونا لەبەرەوە ئەمانە سەر بە حزبی داعوەی بە تعبیری ئەوان سەر بە حزبی داعوەی مجرمن و بڕیارماندا بدرێ بە فلان فلان کە عەرەبی سوننەی هاوردن بەداخەوە شیعەکانیش
لەگەڵ ئەوە بوون کە ئەگەر شیعەکان ئەمڕۆ هێزەکانی تاڵی تەنسیقی لەگەڵ ئێمە بوایان ئێمە پێویستیمان بەوە نەبوو، یعنی بەبێ سونەکانەمانتوانی ئەمە تێپەڕێنین. بەڵام بە حەزوری بەڕێز هادی عامری کە سەرۆکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 ئەبێ ئەو حەریز بێ لەسەر جێبەجێکردنی مادەی 140 کاروان ڕاستیەکەی من کارنامەکانی کابینەکەی بەڕێز سوودانی زۆر ڕوونە. ئەڵێن ئەمڕۆ هادی عامری بەحسابنامەی کابینەکەی بەڕێز سوودانی ئیتیفاقی پێکێنانی ئیدارەی دەوڵە جێبەجێکردنی مادەی 140 و تەرخانکردنی بودجێ بە جێبەجێکردنی مادەی 140 باش ببوورە. باشە ئەمڕۆ هادی عامری فراکسیۆنەکانی با بڵین بەگشتی و بە تایبەتی ژەگەرتوانی بێتی شتێک بە شیعەکان بڵێ بە حکمی خۆشی شیعەیە لە چوارچێوی هەماهەنگیە هیچی ود لەبارەی ئەوەی کە دەرکردنی ئەم یاسایە گرنگە خۆڕاستیەکەی یەکێکی دیکەش کە ئەمڕۆ ڕاگەندراوی هەبوو سەرۆکی بە وەکالەتی پەرلەمانە ئەویش بە هەمان شێوە ئەڵێ دەرکردنی یاساکە گرنگە و گەڕانەوەی حەقە بۆ مافخوراوان. لە ڕاستیە بەڕێز هادی عامری وەکو سەرۆکی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 هاتبوو و هاتبوو بۆ ئەوەی لایەنەکان لە یەک نزیک بکاتەوە و قەناعەتی بە سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان کردبوو کە 2 ڕۆژ ئەم یاسایە دەنگدان لەسەر ئەم پرۆژە یاسایە تەخیر بکرێت تا ئەوەی لەم 2 ڕۆژە بگەیت بە ڕێککەوتنیەک و 2 ڕۆژی داهاتوو یعنی لەم هەفتەیە بخرێتە دەنگدانەوە. بەڕێز هادی عامری لە کۆبنەوەکە باسی ئەوەی کردو کە مەها ئەم یاسایە گرنگە و حەقی ئەو خەڵکەیە بەڵام لە بەرامبەری شابێ کات بدرێ بەوەی کە اتفاقی لەسەر بکرێت. بەڵام تەجروبەیەکی تاڵمان لەگەڵ پرسیارێکەکەم ئەو تەجروبە تاڵەشم بۆ بەڵێنانەیە کە پێمانە درێت. ڕێکەوتن لەسەر چی؟ دوو خوێندنەوە بۆ پرۆژە یاساکە کراوە ڕێکەوتن لەبارەی چیەوە ئێستا لە چیان ناکۆکن؟ باسی تەجروبە تاڵەکەشم بۆ ڕێکەوتن لەبارەی ئەوەی کە ئەو تێبینیانەی کە سونەکانەیانە یا بەشێک لە شیعەکانیانە چاک بکرێ. طبعاً من بە زۆر بەڕاشکایەڵم تێبینیان نییە سونەکان بڵێن ئەو مادەیە باوابێ ئەو فەقەڕەیە باوابێت چونکە مەسلەیەکی مەبدەئیە لای سونەکان تێکڕای پرۆژە یاساکە ڕەدەکەنەوە ڕەدیەکەنەوە تێکڕای لە بەرژەوەندی کووردە لە بەرژەوەندی تورکمانی ڕەسەنی کەرکووکە و لە دژی بەرژەوەندی عەرەبی هاوردەی سونەیەکە لەو مەنتەقانن. ئەمە یەک. دوو ئێمە تەجروبەیەکی تاڵمان لەگەڵم جۆرە بەڵێنانە هەیە. ئێمە ساڵێک ئەبێ یاسای پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە دیسان بەس دەنگدانی لەسەر مابوو هێنرایە ناو جەلسەی پەرلەمان 1 جار دواخرا 2 جار دواخرا بەڕێز سەرۆکی پەرلەمانی ئەو کاتە بەڕێز محەممەد حەلبوسی وتی ئەمڕۆ لە جەدوەلی عەمال لایە بین بەڵام لە دانیشتەکانی داهاتوو ئەی خەینە دەنگدانەوە دوایی وتیان نەخێر لەم فەسڵی تەشریعیە بەدڵنیایی وی خێنە دەنگدانەوە پەسەندێکەین ئەوە ساڵێکە تێپەڕیوە مەشروعی قانونی بە پارێزگابوونی هەڵەبجە کەس باسی ناکە لە حەلبوسی هاتەوە بۆ پەرلەمان نە مەشروعی یاسای ئەوەی بە پارێزگابوونی هەڵەبجە هاتەوە بۆ پەرلەمان دەنگی بۆ بدەن ڕوونە ئێکاک کاروان من کاتم زۆر کەم ماوە تۆ گەشببینی بەوەی کە لەم 2 ڕۆژەیە ئەوەی هادی عامری داوای کردووە بگەن بە جۆرێ لە ڕێکەوتن و یاساکە تێپەڕێنرێ یان گەشببین نیت من بۆی ئەم پرسیاراکەم گەشببینی لای هەندێک لە نوێنەرانی کورد بە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانیشەوە دکتۆر شاخەوان دیارە ئەوان گەشببینن تۆ ئەڵێی چی؟ کاگڕەج من باسم کرد تەجروبەیەکی تاڵمان لەگەڵ ئەم جۆرە لە بەڵێنانە هەیە ئێمە ئەمڕۆ قسەمان کرد من ڕێم وابوو نەڕۆی نەژوورەوە مقاتعە بکەین نساب بشکێنین لە بەرامبەرە ترسێک هەبوو کە نساب بشکێنین کوتلەکانی ئیتالی تەنسیقی ئەستور بن و نێنە پێشەوە لەگەڵمان بە کەسری ئیرادەی بزانن بە تایبەتی ئەوان مەبەستیان بوو دانیشتەکە بەڕێوە بچی ئەحوالی شەخسی تێپەڕێنن هەمواری ئەحوالی شەخسی خوێندنەوەی دووەمی تێپەڕێنن بەڵام من بۆ خۆم گەشتبینیم تەجروبەیەکی تاڵمان لەگەڵ ئەم جۆرە لە بەڵێنانە هەیە چونکە مەسەلەکە کات نییە ئەمڕۆ بەیانی دانیشین تێبینی چییە چاکیکەین مەسەلەکە مەسلەیەکی مەبدەئیە مەسلەی قەناعەتە ئەوان قەناعەتیان بەوە نییە ئەم جۆرە پرۆژە یاسایانە کە تۆزێک بەرژەوەندی کوردی تایە تێپەڕێنن من پرسیارێکەکەم لە
بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان و لە هەموو پەرلەمانتارانی کورد و بەخۆمیشەوە لەم فەسڵی لەم وەرزی پەرلەمانە لەم دەورەی پەرلەمانە لەم خولەی پەرلەمان چی یاسایەک چ پرۆژە یاسایەک چ هەموارێک هاتۆتە پەرلەمان بەرژەوەندی کوردی تیابێ یا بە زۆر بە شەڕ بە کێشە تێپەڕیوان نیان هێشتووە تێپەڕێ بەڵام خۆیان چیان بوێت تێپەڕێنن ڕاستیە کاگڕەج بۆ مەسەلەی هەمواری قانونی ئەحوالی شەخصیش هێزەکانی ناو ئیتاری تەنسیقی تێگەشتێکی هەڵەیانەیە پێیان وایە پێویستی بە تەوافق نییە ئێمە ئەو عورفە سیاسیەی کە لە دوای 2023ەوە لە عێراق لەسەری بەڕێوە چیە کە تەوافقەکە بەس بۆ تێپەڕاندنی بۆ چارەسەرکردنی مشکلە سیاسیەکان نییە بەڵکو ئەم تەوافقە گرنگە بۆ تێپەڕاندنی ئەو قانونانەی کە ڕەهەندی ئیجتیماعیانەیە ئەو قانونانەی کە کاریگەری گەوریان لەسەر کۆمەلگایە لە عێراقا ئەوان کاکاروان کاتم کەمە بەنیازن بێ ئەوەی ئەو تەوافقە بکرێن یاسای باری کەسی تێپەڕێنن لە کاتێک ئەوکو ئێواڵێن کردویانە بە جۆرێک لە سەودا لە نێوان ئەو یاسای و یاساکەی کە کورد دەیەوێت یاسای باری هەموار یاسای باری کەسێتی قەراری ئیتاری تەنسیقی هەیە تێپەڕێنن و گوێ بە تێبینی لایەنەکانی تر نادەن و لە ڕاستیدا لایەنەکانی تر بە تایبەتی سونەکان زۆر کێشەیان نییە لەسەر تعدیلی قانونەکە بەڵکو ئەیانەوێت لە بەرامبەرەوە هەمواری یاسای لێبوردنی گشتی تێپەڕێنن بەڵام لە ڕاستە ئێمە قانونی هەڵوەشانەوەی پرۆژاسی هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوە بۆ ئێمە گرنگە بەڵام لە بەرامبەریشە هەر جۆرە مساومەکردنیەک لەسەر تێپەڕاندنی هەمواری یاسای باری کەسێتی لە بەرامبەر هەر پرۆژە یاسایەکی تر من بە هەڵەیەکی سیاسی گەورەیە زانم ئەگەر ئێمە پێمان وابێ سبەی نیە لەبەرەوە ئەوان دەنگمان بدەنیە بۆ تێپەڕاندنی ئەو پرۆژە یاسایی ئێمەمانەوێ بەرژەوەندی کووردە ئێمەش لە بەرامبەر دەنگیان بینێ بۆ تێپەڕاندنی ڕوونە هەمواری یاسای باری کەسێتی هەڵەیەکی سیاسی کوشندەیە بەڕاستی ڕوونە چونکە ئەم تعدیلەی لە یاسای ئەحوالی شەخسیە کرێ لە داهاتووە بینین کە چ کاریگەرێکی سەلبی لەسەر عێراقەیەوە چۆن عێراق باتە قۆناغێکی خراپترەوە. کاروان یاروەیس ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵما بوویت گەلێک سوپاس دەست خۆش. زۆر سپاس. لطفە هەیە باز بۆ سەرنجیە.